ئەم کاتتان باش. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی ئەم هەفتەی بڵاو کردەوە. سبەی سێشەممە موچەی یەکەکانی 78 هێزەکانی پێشمەرگە دابەش دەکرێت. چوارشەممە موچەی وەزارەتی دارایی دابەش دەکرێت. پێنجشەممەش موچەی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی دام و دەستگانەوتیەکان و بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە دابەش دەکرێت. ئەگەر دابەشکردنی موچە بەم شێوەیە بێت تاوەکو کۆتایی ئەم مانگە و پێش جێژنی قوربان حکوومەت ناتوانێت موچەی تەواوی موچەخۆران دابەش بکات. هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بە زوومی ڕاگەیاند زیاتر لە 350 ملیار دینار کورتێنان بۆ دابەشکردنی موچە هەیە. ئەو دەڵێت بۆ دابینکردنی پارە بۆ دابەشکردنی تەواوی موچە وەزارەتی دارایی دوو ڕێگەی لە بەردەمدایە و لە ئەنجومەنی وەزیران تاوتوی دەکەن. وەکو گوتەبێژی وەزارەتی دارایی دەڵێت ڕێگەی یەکەم ئەوەیە بەغداد 400 ملیار دیناری دیکە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. لەسەر ئەم پرسەش حکوومەتی هەرێم لەسەر خەتە لەگەڵ حکوومەتی فیدراڵی، بەڵام هێشتا هیچ ئاسۆیەک دیار نییە. لەبارەی ناردنی 400 ملیار دیناری دیکە بۆ هەرێم جەمال کۆچار ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە زوومی گوت ئەگەر هەیە بەغداد 400 ملیار دیناری دیکە پێشجەژن بۆ هەرێم بنێرێت. ئەو دەڵێت چونکە وەزیری دارایی عێراق لە کاتی ئامادەبوونی لا لیژنەی دارایی با ڕاشکاوی ڕایگەیاند تاوەکو ئەو کاتەی هەناردەی نەوتی هەرێم دەست پێ نەکاتەوە بەردەوام دەبن لە ناردنی 400 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان. هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی هەرێم ڕێگەی دووەمی وەزارەتەکەیان بۆ دابینکردنی پارەی پێویست بۆ موچە بۆ زوون ڕوون دەکاتەوە. دەڵێت بیریان لە قەرز لە بانکە ناوخۆیەکان کردوتەوە، بەڵام ئەویش بۆی ڕوون نییە. ئەم ڕێگەیە سەرکەوتوو دەبێت یاخود نا. بۆ ئەم ئەگەرە محەممەد سعدەدین بڕاردەری لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی هەرێمی کوردستان بە زوومی گوت پێشبینی دەکەین حکوومەتی هەرێم پەنا بباتە بەر قەرزی ناوخۆی لە حاڵەتێکدا بێئومێد بوو لە بەغداد. محەممەد سعدەدین وەرگرتنی قەرزی ناوخۆی با پرۆسەیەکی ئاسان وەسف دەکات و دەڵێت پێشتر چەندین جار بۆ موچە ئەو قەرزە کراوە. ئەو دەڵێت هیچ چارەسەرێکی دیکە نییە و پێویستە حکوومەت قەرز بکات بۆی بتوانێت پێش جەژن موچەی تەواوی وەزارەتەکان بدات. دواتر دەتوانێت لەو داهاتی دێتەوە دەستی ئەو قەرزانە بداتەوە بە بانکەکان. ئاسوودە بن.